میلاد سعیدم پێویستم عربانەیە زۆر سپاس دەکەم و دەستخۆشتان یەکەم من گەرەمە خۆم بڕۆم پێویستم پێیەتی تا زەحمەت خەڵک نەدەم خۆم بچم بخۆم لێمەوە وەختە ئەموان هیلاکەون دەستخۆشیان یەکەم و سپاسیانیش دەکەم ئەلحەمدولیلا ئەچمەوە مزگەوت و نوێژەکان لە مزگەوت دەکەم و ئیتر دوای مزگەوت سنەت و شت دەکەم و تێم ئەوم عەربانە گەرمە چمەوە مزگەوت نینە ئیتر ناتوانم بچم پێویستم عەربانەیەکە من زۆر سپاسی بەخشین دەکەم کە ئەم عەربانەیە دا پێم زۆر سپاسیانەکەم ئینە بۆ ڕێگاوبانگ زۆر چاکە ئیتر خۆم ئەچم پێوە خۆم تێم و زەحمەت کەس نادەم و زۆر سپاسیانەکەم و دەستخۆشیان لێەکەم وەختە بانگیدا ئیتر پێویستمە باوگود این براگانم نییە خۆم ئەچم نێژەکەم و تێم و شتم دەرەکە خۆم ئەچم تێم دوعای خێرمەیە بۆ بەخشین کە سپاسیانەکەم بۆ فەقیر و هەژارانە زۆر سپاسی بەخشینەکەم کە ئاڵکاری و فەقیرەکانەکە من کارزان محەممەد زۆر سپاسی بەنامی بەخشینەکەم بۆ هاوکاریکردنیان بە عەربانەیەک من عەربانەکەم زۆر پێویست بوو من لە 4 ساڵەوە تقریبەن وام پێ هاتووە بە دەرزی وام پێ هاتێ من پێشتر ساق و مول بە دەرزی وام پێ هاتێ ئێستا ئەو بە عەربانەم زۆر سپاس بەنامی بەخشینەکەم ژیانی هاوسەریم پێکەناوە بەڵێ مناڵێکیشمان هەیە و بەم عەربانە هاتوو چۆکردنەکەم بەڵام بۆ شوێنێکی دوور چنەوەیەکی یا پاڵم نایەکێکم لەگەڵا بێ لەبەرەوە خۆم ناتوانم هیلاکە بم پێ زەختەکە وێرە وەڵای هیلاک تەکا زۆر تۆ بۆ نمونە بۆ شوێنێکی دوور بچی یا خوانەخوازە بۆ شوێنێ بچیت عزیێتە بێ وەڵای ئەمانەی کە بهینەوە تۆزە نزیکە باشترە بەس بەخوا دوورەکان تۆزە ناقەحەتە یا بێ و سیارە بچی یا بێ عەربانەش یەکێک لەگەڵا بێت تۆ هەموو کاتێکیش نایەکێ لەگەڵتا بێ وەڵای بۆ نمونە من ئیسا لەیرام خۆرەمیش ناکە بەڵام هێزی تایە ناتوانم پێی هەڵسم هەر چۆن تۆ گەرەکە قاسمە جوڵە یانی هینەکە بەس ئەوەی تیانەکەت بتوانم هەڵسم پێی ئیلا بێ کەسێتەکما بێت چونکە تۆ من بازاق تۆزە دوورە لێمان و ناتوان بەم عەربانە بچم تا بازاڕ و بەو شێوەیە زۆر سپاسی بەنامەی بەخشینەکەم بۆ هاوکاریکردنی بەم عەربانە بۆ من زۆر مەمنونیانم شتەکانی من بۆ ئاسانتر بۆ بۆم عەربانەیە ئینشەڵڵا دەستخۆشی لە بەنامەی بەخشینەکەم دەستخۆشی لەوە شەکەم کە هاوکاری بەنامەی بەخشینەکە و بۆ ئەوەی کە عەربانە و شتی بکە بۆ فەقیر و بۆ هەژاران بکە بەخشین
حسين فقر كريم عزيزة لكلوجوغان دانشتما نالي وعملياتا بيرستما عرباني شحنة أم عرباني ومنزون نالا حتى يام باقنا دنجا بيرني بوملاولا من أجابت بوشوني قريك يا باقنا بوملاولا يا داقنا باقو بودوكا بوملاولا دستخوشی لبخشی نکم که ام عربانه داومه مالی او کسانه هوابی کم عربانه داوم ایتر لما و دایتر خوام روم بام لاولا پیوستی ما داگو باگم نیه و عربانه چون ایشگانی خوام کن نام ديال عبد الله علي السعدونا دانشي رزقاري مسربق كلار خيزان دارم خواندو منالو خيزان ما هو تقريبا 6 صالة سجيا قام حتى ناتوان بفيا بالروم هل بسر عربانه وابيض هزول شيء مش كردوه بيجي دروا إشعام ناردوه بو سليماني ناردما بو إيران ناردما هر الله لا دروا شارع سلتيو تو أنا مشان يبش ما دروا إيش أو عربانه ما هي كي مستمر طالما فيه بناء بو سر جعده بيه بو سر دكانه بالروم ليش وستي قابش مسروا زور جال شوستا كان رجلي بشليه كاناتهم مش مسروا أبي دون فلقوا ما بيه إيش زور بيوسين بعربانه كي كمان دام بو أبو كنترول سباس أنا كم كهاوتانا بو من دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین بۆ خێرخوازان و ئەوانش هاوکاوەکاری ئەم خێرخوازانەکەن و عارەبانە دابینەکەن بۆ کەمەندامان بەڕاستی ئەمە ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکی چاکە بۆ کەمەندامان کە چۆن بێژی کەمی لە ئازارەکانیان کەمەکاتەوە مەعاونەتیان تۆزە باشترە کە پێویستی و عارەبانەی کۆنتترۆل بێ بۆ سەرجعدێ بڕات شتێ بکڕێ بۆ شوێنێ بڕوە ئەو عارەبانە ڕاستگەرەکە گەرە دوو نەفەر یەک نەفەر هەیە لەگەڵ تا بێ بۆ هەموو شوێنێ بچیت بس أما أتواني وتينا بريد الدروا بو سرجع أدبي شتي بكري بيته وبو مالوا دسخوشي لا كنالي بخشيش دكن دسخوشي لا جماعتي خير خواز وأوانيك أم عربانا دابين كردوا بەخشین بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان ئەمڕۆ لە سنووری شاری کەلار دەستگای بەخشینی خێرخوازی هەستا بە دابەشکردنی هەندێک هاوکاری لەسەر خەڵکانی نەخۆش و هەژار و خاوەن پێداویستی تایبەت و هەندێک منداڵی بێ باوکدا خۆشەویستان هاوکات دەستگای بەخشین هەستا بە دابەشکردنی چەند عارەبانەیەکی شەحن بۆ کۆمەڵێک خەڵکی خاوەن پێداویستی تایبەت خۆشەویستان چەند گەورەیە بۆ ئێوەی خێرخواز بۆ ئێوەی دڵاوە کاتێک کە ئەو هاوکارەی ناردووتانە بۆ دەستگای بەخشینی خێرخوازی و دەیبیننەوە کە بە دەستێکی ئەمین بە ستافێکی ئەمین دەگاتە دەستی خەڵکانێکی وەکو کاکە دیار و خەڵکانێکی دیکە و خەڵکانێک کە منداڵی بێ باوکیان هەیە ئێوەی بەڕێز هەمیشە پاشخوای پەروەردگار پشت و پەنای دەستگای بەخشینی خێرخوازین بۆیە ئێمە لێرەوە پێتان دەڵێن خوای پەروەردگار سەروەت و سامانتان بپارێزێ خوای پەروەردگار سەربەرزی دنیا و دواڕۆشتان بکە خوای پەروەردگار بە فیردەوسی ئەعلا پاداشتان باتەوە سوپاستانەکەین ئەوەندەی کە خوای پەروەردگار پێی خۆش بێ سوپاسی ئێوە بکەین
سوپاستانەکەین بەوەی کە هەمیشە ئێوە پرۆژەکانی ئێمە دەگەێنن بە پایان بۆیە هەمیشە دەڵێن بەو دروشمەوە دەڵێن ئێوەی بەڕێز ببەخشن و ئێمەش لە خزمەتین بۆ ئەوەی بەخشین لە وڵاتی کوردەواریماندا بەردەوام بێت.